خاڵێکی تر گرتنی جڵەوی هەواهۆسی خۆت و خۆزەبتکردنە. کەسێک دیندارانە خۆی کۆنتڕۆل کردو و ناهێڵە حەزی منحەریف و هەواهەوەسی خۆی ڕایکێشێتە ناو بەدگومانیەوە، نەفسی خۆی تەمێ کردووە، وای لێ کردو کە بزانێ کە غەیری گومان باشی بە مسلمانان گوناحە، ئەمە طبعاً وای خۆی کۆنتڕۆڵەکە کە نەکەوێتە ئەو سیما و سیفەتە بەدەوە، تووشی ئەو نەخۆشی دیندارێتیە نەبێ. خۆ کۆنتڕۆڵکردنیش عەزیزانی من وەکو پارسەنکردنی ئاڵقەیەکی ئەلکترۆنیە بیبەی بە ناو تەلێکە کە کارەباییە، ئەگەر بەریەک کەوتن تەواو ئیشەکەت لێ خراپە بێت. لەبەر تۆ ضروریە دائیمە ئاوەهۆشت لە خۆت بێت، لە دینداریەکەی خۆت بێت، لە هەموو شتێکی، لە ڕیابازیە، لە جانی جوێخایەتیە، لە سەطحی گرتنی دینداریە، لە غەیبەتکردنە، لە دووزمانیە، لە فیتنە و ئاژاوە دروستکردنە، لە بەدگومانیە، لە هەموو ئەو سیفەتانە کە نەخۆشی دیندارین کە ئینسان تووشی بێ ئاوە ئاگال لێ بێ. یان وەکو یەکێک ئاودێریەکە هەر دێراوە مقداری ئاو چاوەڕێیەکە پڕ ببێ و ئیترەیشکێنێتەوە سەر دێراوی دوای ئەو. ئەگەر غافڵ بوو چەند دقەیەک غافڵ ببێت لە دوای پڕبوونی دێراوەکەی، تەواو سەرەکە شەتڵەکان هەڵەکێشێ یان ڕایەنەدا دێراوەکانی تر خراپەکە. ئەم هەستی دینداریەش ئاوایە. لەبەرەوە تۆ وا نەزانی بە کتێب خوێندنەوەکان دیندارەتیەکەت بۆ دروست بێت، بە خواناسیەکە دروست بێت. ئەو سەحابێ بەڕێزانە خوێنەوارەکان لە ناویانە زۆر کەم بوون، هەموو نەخوێنەوار بوون، بەڵام چۆن گەیشتونەتە ئەو ئاستە بەرزەی دینداری؟ بەوەی کە لە دڵ و دەرونیانە خواناسیەکە باش دامەزرا بوو، ڕەفتاریان لەگەڵ خوای پەروەردگار ڕەفتارێکی عەبدانەی سەرڕاستانە بوو، مافی خوای پەروەردگاریان بە حەق ئەو مافەدا بوو. لەبەرەوە تۆش وا نەزانی بە کتێب خوێندنەوەکان بە زۆر شارەزابوون وا لێ دێت، تۆ بە خواناسی زیاتر و بە گومان باشی زیاتر بە خوای پەروەردگار وا لێ دێت. ئەنجا وەختێک کە گومانی باشت بە خوای گەورەیە و باش ئەی پەرستی، ئەو بەدگومانیەت لا کەمە بێت و بەرامبەر بە مسلمانانی تر. زۆر شتی دێتە پێشەڵێ براجا من حەقم چیە بەسەرم نقطێ خۆم بۆ گوناحبارکەم لەسەری. هەروەکو چۆن لە مەجلیسەکایەکی غەیبەتێک گاڵی ڕەحمەتی خواتە نەبێت، خوا ئاەتێکمان بۆ تەفسیرکرد، حەدیثێکی پێغەمبەری خوا بجێڕنەوە عەلەیهی سەڵات وسەلام، برا باسێکی پیاوچاکان بکەن باشترە و لەم غەیبەتکردنە، با نەکەوینە گوناحە و ڕەحمەتی خواتان لێ. ئاوا مەجلیسەکە بێتەوە بە مەجلیسێکی ذکر لە جاتیەوەی کە مەجلیسی تاوان و گوناحکاری بێت. لە غەیبەتێکەوەی تر بەدگومانی لای ئەوانی کەش دروست دەبێت.